پرۆژەی زۆزان چییە؟ بۆچی ناوی زۆزانتان هەڵبژاردووە بۆ ئەم پرۆژە هونەریە؟ سلااوان لێوێ بەخێر بن. پرۆژەی زۆزان پرۆژەیەکی ئەنترۆپۆلۆژی و هونەریە ئەکادیمیای زانستی نەمسا و پەیمانگای ئەنترۆپۆلۆژی کۆمەڵایەتی ڤێنە هەستاون بەم پرۆژەیە. لە ڕاستیە لە ساڵی 2021 دەستی پێکردووە و ساڵی 2025 کۆتایی پێدێ. ناوی زۆزان ناویی کوردیە بەکارێنرێت بۆ دیمەنی جوانی شاخەکانی کوردستان و هەروەها جێگەی لە وەرگەی ئاژەڵدارانە کە لە هاوینە ماڵەکانیان کۆکەنەوە ڕۆن چەند مانگێک لەوێ بن بۆی بە دوای لەوێک سروشتەکە دەوڵەمەندترە بە ئاو بە گژ و جیاوامانە و هەر لەوێش بەروبوومی شیرەمەنی خۆیان دروستەکەن و چنین و کۆمەڵێشت و دوایی دێنەوە. ئەم پرۆژەیە لە ڕاستیە وەک باسم کرد ئەو دوو دامەزراوە ئەکادیمیای ڤێنە دەستیان پێکردووە و هەڵبژاردننی دە هونەرمەند لە کورد و غەیرە کورد لە نەمسا وڵاتەکانی تر و بەندەژێکێکم لەو هونەرمەندانەی کە لە کوردستان بۆ ئەم پرۆژەیە هەڵبژێردراوم و منیش بڵێن توانای ئەوم هەبووە کە نۆ هونەرمەندی تر لێرە لە کوردستانە هاوڕەکانی خۆم بۆ ئەم پرۆژەیە بانگهێشت بکەم. پرۆژەکە 2 مانگ زیاتر وەکو وەرکشۆپ و گفتوگۆ لە ناو خۆمانە بۆ چۆن ئیش لەسەر ئەم پرۆژەیە بکەین و هەروەهاش لە ڕێگای بڵێن کۆنتاکتمان لەگەڵ لە ڕێگای زوومە و کۆنتاکتمان لەگەڵ ڕێکخەرانی ئەوێشە بەردەوام بوون لەگەڵ نەمسا. ئەمە ئەنجامی ئەو وەرکشۆپانەیە کە بەیەکەوە کارمان کردوم بۆ ماوەیەک و ئێستا لەم نمایشدا بینرێت. مامۆستا چەند هونەرمەند بەڕێستان ئاماژەتان پێەیە کە کۆمەڵک هونەرمەندی کورد بەشدارن و کۆمەڵک هونەرمەندی بیانیش بەشدارن. گەر بە وردی بۆمان باسکەیت ئەو هونەرمەندە کوردانە ژمارەیان چەندە، کارەکانی ئەوان گزارش لە چی ئەەکەن و هونەرمەندانی تریش کەی کارەکانیان نمایش ئەەکەن و لەکوێ نمایش ئەەکەن؟ بەڵێ لێرە ئێمە 9 هونەرمەندین لە کوردستانی باشوور و ئەوانەی تر لە کوردی تایە، یۆنانی تایە، ئەڵمانی تایە، نەمساوی تایە، مامۆسای زانکۆی تایە، هونەرمەندی فۆتۆگرافی زۆر مەشهوری تایە و هونەرمەند لە بوارەکانی ترە. بەڕاستی نازانم ئێستا لە خەیاڵمانیە، بەڵام پێچێت کە 10 هونەرمەند بن. ئەمەی ئێمە حوتەمین وەرکشۆپە لە پرۆژەکەیەوە 2 پرۆژەی ترماوە لە ساڵی 2025 کە پرۆژەکان وەرکشۆپەکان هەمووی تەواو بوو. ئەم پێشەنگایە ئەچێ بۆ نەمسا لەوێ لە مۆزەخانەیەک نمایشەکرێت لەگەڵ کارەکانی ئەوانە، لەگەڵ ئەو هونەرمەندانەی تر کە بە هەمان شێوە پرۆژە و کاری هونەریان لەسەر ئەم پرۆژە ئەنترۆپۆلۆژیە کردووە. دوایی پێشانگەکە بێتە گەڕۆک و ئەگەڕێت بە ئەچێ بۆ وڵاتی ئەڵمانیا و بۆ فەڕەنسا و بۆ چەند شوێنێکی تر. دەستان خۆش بێمەجێ خۆشحاڵیە کە بەڕێستان و هونەرمەندانی کوردیش دەچنە ئەوێ و کارەکانیان لێ نمایشەکەن. مامۆستا ئەمێ بپرسم بەڕێستان جگە لە ڕێکخەر و سەرپەرشتاری ئەم پرۆژە هونەریە بەڕێستان بە چەند تابلۆیەک بەشداریتان کردووە. تابلۆکانت گزارش لە چی ئەەکەن؟ ڕۆڵی ژنت زۆر بەرز نرخاندووە. پێم خۆشە ئاماژەیەک بۆ ئەرکە قورسانی ژیانی ڕۆژانی ژنانیش بن کە بەڕێستان لە تابلۆکانتانە ئاماژەتان پێ کردووە. بەڵێ ئەم پرۆژەیە تیشکە خاتە سەر هۆزە کۆچەریەکانی کورد و سەرچاوەی ئەم پرۆژە و فکرەیەش لە 2 کۆلێکشن و کۆکراوەی 2 هونەرمەند و یەکی کە هونەرمەندی شە و زانایەکی ئەنترۆپۆلۆژی بووە لە 68ەوە سەردانی کوردستانی باکووری کردووە لەگەڵ لە هۆزە کوردیەکانە کۆچەریەکانە ڕۆیشتووە لە هاوینە 3-4 مانگ لەگەڵیان نەماوەتەوە بە هەزارەها دۆکۆمنتی فۆتۆگرافی و مەلتیمێدیای کۆکردوتەوە هەتا دۆکۆمنتی بڵێن شتی کولتوری و ڤیددیۆیی و ئەمانە. ئەمەی پێشکەش دوای مردنی خۆی پێشکەش کراوە بە مۆزەخانەی جیهانی ڤێنە. لەم پرۆژەیە چەندین بابەت لە خۆیەگرێت، بۆ نمونە بابەتی ژینگە، بابەتی سنوور شوناس، نەرێتی کورد، ڕابردوو بیرەوەری، ئەمانە هەمووی کۆمەڵێ بابەتن کە لەم پرۆژەیە ئێمە گفتوگۆمان لەسەر کردووە و جێی خۆی کردوێتەوە. تابلۆکانی من لەم پرۆژەیە بەڕاستی من لەسەر
بابەت ئیشم کردوویان بە دۆکۆمنتکردنی دۆکۆمنت، یعنی چۆن ئێمە جارێکتر ئەو دۆکۆمنتانەی کە لەسەر کورد هەبووە کە کەسێکی وەکو ڤێرنەفینکە زانای ئانترۆپۆلۆژ بە سێ دەیە کۆی کردوتەوە، چۆن لە دەست نەچن و ئێمە جارێکتر بتوانین ئەبدەیتیان بکەینەوە بە خەڵکیان بناسێنین و دۆکۆمنتیان بکەینەوە. ئێمە وەکو هونەرمەند شێوازی تایبەتی خۆمانەمان هەیە کە چۆن لەسەر دۆکۆمنتی شەکەین. من لێرە بە کۆمەڵێ بە سێ جۆر ئیش بەشداریم کردوویان ئیلوستریشنە کە باس لە ڕۆلی ژنی کورد دەکات لە ناو کۆمەلگای کۆچەریەکانە. وەگە بینرێ بەڕاستی دوای توێژینەوەیکی زۆر ئێمە بۆمان دەرکەوت کە ژنەکان لە شاخیشە کە کۆچەریان کردووە و کۆچەر بوون و ئەمانە کاریان زۆر بووە، مەسئولێتێکی بەرپرسیارەتێکی زۆریان هەبووە. ژن وەکو بێری، وەکو دروستکردنی بەروبوومی شیر و ئاژەڵ بەخێوکردن و مناڵ بەخێوکردن و خواردن دروستکردن و کۆمەڵێ چنین و کۆمەڵێ ئیشی زۆر زۆر کەوتوەتە سەر ژن. ئەمە لە ڕێگای چەند ئیلوستریشنەکە و پیشانم ماوە بە شێوازێکی زۆر سادە و ئەمانە و چەند وەکو دۆکۆمنتیش بەڕاستی چەند خۆم پسپۆری گرافیکم هەیە، گرافیک هەر لە سەرەتاوە کە دروست بووە بۆ دۆکۆمنتکردنی تێکست و وێنە بووە. من هاتووم ئیشم لەسەر فۆتۆکانی ڤێرنەفینکە کردوتەوە کە دوو فۆتۆم لێ وەرگرتووە و جارێکتر بە گرافیک دروستم کردوتەوە بۆ ئەوەی بتوانین بە شێوازێکی هونەری بڵاوی بکەینەوە و چاپی زیاتری لەسەر بکەین و فۆتۆکانی بناسین بە خەڵک. مامۆستا ئەم پرۆژەیە کاریگەریەکی هەیە لەسەر ئەوەی کا شونازی کورد بە دنیای دەرەوە بگەێنێت و بیناسێنە. لە ڕاستی هەرچ کارێک بکرێت سوودی خۆی هەیە بۆ ئێمەی کورد لە هەرچ بوارێکە بە هەر شێوازێک. بە تایبەتیش ئەمە دووەم جارە لەگەڵ ئەم ئەکادیمیای زانستی ڤێنە ئیش بکەم. جارێک لە ساڵی 90ەکە پێشەنگایکی زۆر گەوریان کردەوە لە ڤێنە لەسەر کولتوری کورد، چەندین مانگی خایان، ینی بۆ نمونە گوندێکیان دروست کردەوە وەکو گوندەکانی ئەو کاتەی نەگەێساکە بە چیمەنتۆ، بەڵام گوندێکی سروشتی و ئەمانە و نەرێتی کوردیان پیشانەیە، چەندین کتێب و تەلەڤیزیۆنەکان و مێدیا لە ڕێگای ئەوە خەڵک زۆر کوردی ناسی. ینی هەرچ هەوڵێک هەرچ پرۆژەیەک بکرێت لە ڕێگای ئەنترۆپۆلۆژیەوە بێت، لە هونەرەوە بێت یا هەرچ بوارێکی تر نووسین و ئەدەب بێت، بۆ ئێمە سوودێکی زۆری هەیە و ئەبێ ڕێزی لێ بگرین. مامۆستا ئەم پرۆژەیە تەواوکەری هەیە و چەند زنجیرەیەکی تری بە دوای خۆیان ئەهێنێت. پێمان خۆشە باز لەو پرۆژانەی داهاتوو بکەین کە لە چەند مانگی داهاتووە لێرە نمایش دەکرێت. وەک لە سەرەتای باسم کرد، دوای ئەم نمایشەکە مانگێگە خایانێت ئەم بەشەی ئێمە، دوای ئەوە دوو وەرکشۆپی تر لە وڵاتەکانی ترەکرێت. لە ساڵی 2005 مانگی 5 هەمووی کۆکرێتەوە، جارێت بە نمایشێکی گەورە لە ڤێنە عەرزەکرێت و دوایە چێ بۆ شوێنەکانی تر. وەکو گەلەری ئێستا من خۆشحاڵم کە ئەمە نازانم دوانزەمین پرۆژەیە، بەڵام ئەمە دووەم پرۆژەشە کە لەگەڵ ئینتەرناشنال ئێمە لەگەڵ وڵاتانی تر ئێمە بەڕاستی ئەمە سەرەتایەکە بۆ دروستکردنی لە ڕێگای گەلەری ئێستاوە بۆ دروستکردنی پەیوەندیەک لەگەڵ دەرەوەیە بۆ ئەوی هونەرمەندانی ئێمەش بەشدار بن لەو پرۆژانەی مەرجنیە لەبەرەوەی پرۆژەکە لەسەر کوردە هەنێ جار لەوانەیە پرۆژێک تر لە ڕێگایەکە لەسەر بابەتی ترە، لەسەر بابەتی ئینسانە، لەسەر بابەتی ژیانە، بۆ نمونە لەسەر ژینگە کە هونەرمەندانی ئێمەش بەشدارە بن. پێشانگای داهاتوومان کەوێتە مانگی 7 پێشانگایکی زۆر گەورەیە، پێشانگایەک لەسەر هونەرمەندانی ئەبستراکت. ئێستا باسی وردەکاریەکان ناکەم، ئینشەڵا بدات. زۆر سپاس بۆ بەڕێز دارا ڕەسوول کە بەڕێزیان سەرپەرشتیار و ڕێکخەری ئەم پرۆژەیەن. بەڵێ ئاکام من دەچمە لای هونەرمەندێک کە بەڕێزیان بەشدار بوون ئەمڕۆ بەڕێز هەڵگورد ئەحمەدە کە ئەمڕۆ لەم پێشانگایەدا بەکارە هونەریەکانی بەشدار بۆ کاک هەڵگورد بە ئەرێک نەبێ فەرمیتێرە سپاس دەکەم. بە چەند کاری هونەری لەم پرۆژەیە بەشداریت کردووە، پێمان خۆشە گزارشتێک لە کارەکانی بەڕێز بکەیت. ڕاستیە من وەکو هونەرمەندەکانی تر بەپێی ئەو پرسانی کە ئیشمان کردووە لە سەریان زیاد و کەمی کردووە کارە هونەریەکان. من ڕاستی سێ پرس لەو پرسانی کە وەکو مامۆستادار و ئاماژەی پێکرد ئەم ناوەندە دیاریان کردبوو، سێ پرسم دیاری کردبوو و هەر بۆیە سێ کاری هونەریشم بەرهەم هێناوە.
ئەگەر بپرسی کە مانای کارە هونەریەکان چیە لە یەکێکیان باسی گرنگی زمانە ئێستا کە گوێبنێ بۆ خۆت باسی ئەوەت کرد کە چۆن ئەم جۆرە پرۆژانت ینی تەسیریە بێ لەسەر جۆرێک لە وێناکردنی شوناسی کورد من لە ڕێی زمانەوە کارم لەسەر بڵێن ئەم پرۆژە کردو یاخود داخلی ئەم پرۆژە بووم چونکە ئەبینی کە کۆچەریەکان بۆ مانای کەم کۆلێکشنەمان لەبەردەستا بووە جۆرێک پێویستی و نۆرمی ژیانی خۆیان هەبووە جۆرێک معریفە و حکمەتی خۆیان هەبووە و کاتێک ئەم جۆرە ژیانە وونە بێت یا نامێنیا بەرەو کاڵبوونەوە چێ هەڵبەت ئەو زمانشی کە بەکارێن یاخود ئەو زاراوانی کە لە ژیانی ڕۆژانەیانە بەکاری ئەهێنن وردە وردە ئەڕوا ینی لەگەڵ کاڵبوونەوەی ئەو ژیانە زاراوەکانیش ئەکەونە ژێرەوە جارێکتر من ئەوم هێناوە بۆی دیسانەوە دووپاتی ئەوە بکەمەوە کە جۆرێک زمان ئەتوانێت جۆرێت لە شوناس بۆ کورد یا کوردبوون بگێڕێتەوە یەکێک لە کارەکانی ترەوەی کە دیسانەوە کۆچەریەکان لە ڕووی بیناسازیەوە ئەگەر بڵین هونەری بیناسازیەوە خاوەنی جۆرێک لە هونەری بیناسازی بوون کە بڵێن جێگیر و ڕق نەبووە بەسەر سروشتەوە وەکۆی ئێستای بینین بە زۆری ڕەشماڵیان بەکارێنەوە ڕەشماڵیش کەرەستەکانی ئەکرێ بڵێن تەواوی سروشتی و بە ئاسانی دیێگۆڕکەی پێکراوە هیچ ماڵێک لە ماڵی کۆچەرەکان نەیتوانێەوە مەسەڵەن جۆرێک لە خاوەندارێتی بەسەر سروشتەوە بکە جامە وەکو ماناگ ینی جێی سەرنجم بوو کە ئەمڕۆ بەردەوام ئێمە خەریکی بەرزکردنەوەی خانی کۆنکریت و شیش و ئەوەین بەلام جێی سەرنج بوو کە جارێکی تر ئەم دوو هونەرە لە دوو کاتی جیاوازە مەسەڵەن مۆنیە بیهێنمەوە بەر پرس لە ناو سیاقێکی هونەریە و دوکاریشم کارێکی ترەکە باس لە جۆرێک لە ژیان لە ناو سروشتا کە مرۆڤ والەیەکان مەحکوم بن ناچار بن بەوەی پێکەوە بژین کە هەمیشە ئەوان بە چۆنەڵی بە هەرەوەزی نەبووە کارەکانیان نەڕۆیشتەوە بەڵام ئەم هەرەوەزبوونە دیسانەوە جۆرێک لە بەهایتر بۆ کوردبوون نەجێڕێتەوە کە وەک وانەیەک فێرمانەکە کە ئێمە وەکو ژیانی ئەمڕۆ پەراوێز و دووری لەیەک و ئەوە دوورە پەرێز و ئەوانە نەبین خودی نۆرمی ژیانە سروشتی ژیان کە لە ناو سروشتا بووە وای کردووە کە مرۆڤ ئاش بنەوە لەگەڵ یەک و پێکەوە بن پێکەوە بتوانن کارەکانیان چکەوانە بۆ کارەکانیان نەئاڕۆشت ئەمەوێت بپرسم ئەم ئاڵوگۆڕی کللتورە لە نێوان هونەرمەندانی خۆمان بەتایبەت یەکێکی وەک بەڕێزە لەگەڵ هونەرمەندانی دەرەوە تا چەند گرنگە ئاڵوگۆڕی کارەکانی یەکتریان بکەن و لە ڕێی هونەرەوە بتوانن کارەکانی یەکتر بناسێنن هەڵبەت هونەر خۆی هەر لە ئەساسە چۆنەڵی زمانێکی سنوور بڕە ئەنی کاتێک کە باسی ئەوواکی تۆزە غەریبەکەوێتەوە لە ناوجیانی هونەرە چکە هەمیشە هونەر لە ئاستێکاوەکو لۆکاڵی بوون قسەی لە سراکرێ بەو پێیکە خودی زمانەکەی خۆی زمانێکی یونیڤەرساڵە جیهانیە وی هەمیشە کاری هونەرمەندان پێکەوە بووە و شتێکی سیر نییە کە ئێستا ئەوە ڕووەدا یان ئێستا گەر بیر بکەیتەوە ئەم هەموو چالاکیانەی کە لە چوارچەوەی پرۆژە گەورە ڕوا هەموو ئەو ماتریاڵانەیە کە بە جۆرێک لە ڕێکەوت کەوتوەتە لای ناوەندێکی لێکۆڵینەوەی وێنایی کە هەموو ماتریاڵەکان هەزاران فۆتۆی فۆتجی بڵێن ژیانی کوردە کۆچەریەکانی بڵێن باکوورە بەڵام خودی فۆتۆ بۆ خۆی هونەرە بەڵام جارێکی تر بۆچی بۆ ئەوان بەهای هەیە ئەمە هەر ئەوەیە کە مەسەڵەن زمانی ڤیژوال زمانێکە کە بۆ هەمومان ئەو مانانەی کە ئەیگەێنێ بۆ هەمومان گرنگیەکی ئەو تۆی هەیە و جگە لەوە شیانی دیسانەوە بەرکەوتن و پێکەوە کارکردنەوە جۆرێک لە پەیوەندیمان بۆ ڕێخا گرنگێکی ئەو تۆی هەیە و ئێمە زۆرجار لە ناو لیمیتیشنی زمان تێگەیشتن و ئەوان ئەیانەوێ بزان چۆن مەسەن لە ماتریاڵانە وەکو کوردبوون تێ ئەگەین لیۆنانیەکان ئەیانەوێ بزانن ئەمانە چۆنە لە ڕەهەندێکی ترەوە ئەڵمانیەکان گرنگێکی هەڵبەت خۆی هەیە دوزار تێگەیشتنێک دروست ئەبێت ئەکرێ لە دوای ئەو کتێبی کە کۆی پرۆژەکان لەیە کەدا لە چوارچەوی کتێبێک دەرەچێ و دەرەنجامانە پێمان بڵێن کە گرنگی ئەوم پێکەوە کارکردنە لە شوێنی